سەبارەت بە هێرشی ئیسرائیل هەوڵە نێوەنگیریەکان دەتوانن ئیسرائیل و هێرشەکانی ڕابگرێت. پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕست فابریس بلانش ئەکادیمیستی فرانسی و پرۆفیسۆر لە زانکۆی لیۆن لە لیۆنی فەڕەنساوە لەگەڵماندا. بەڕست بلانش ساڵتە لێبێتۆم کاتتان باش هەر لە دەستپێکردنی شەڕی ئیسرائیل و حەماسەوە تا ئەم ساتە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە ئیسرائیل ئەڵێن هێرشەکانت ڕابگرە ڕای ناگرێت. پێتان وایە ئیسرائیل ئامادە بێت هیچ کات گوێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بگرێ؟ نەخێر من بڕوامانە چونکە ئیسرائیل دەیەوێت حیزبوڵڵا لە ناوبات، ئیسرائیل دەیەوێت حەماس لە ناوبات و ئێران بکاتە ئامانج لە داهاتوودا. تۆ ئەمریکات هەیە کە داوای ئاشتی دەکەن بێگومان، بەڵام لە هەمان کاتدا چەک و تەقەمەنی بۆ ئیسرائیل دابین دەکەن و ئەوان پشتیوان لە ئیسرائیل دەکەن. لە جیۆپۆلیتیک تۆ دوو جیاوازی تێ لەبارەی لە نێوانەوەی کە دەیڵێت و ئەوەی دەیکەی وەک گوتن ئەوەیە کە ڕایگشتیەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێگومان کەس نالێت کە ئێمە جەنگمان دەوێت، بەڵام لە ڕاستیدا ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکات. ئەمەی ئیسرائیل ئێستا کات مافی خۆیەتی یان پێشێلکاریەکە. ئیسرائیل دەیەوێت خاکەکەی بپارێزێت و ئاسایشی هەبێت سەرەتا دوای 7 ئۆکتۆبر کە ئەم کۆمەڵ کوژەمان هەیە لە غەزە، ئەوان دەیانەوێت ئاسایشی باشوور بگەڕێنەوە. لە هەمان کاتدا حیزبوڵڵا چەندین موشکی ئاراستەی ئیسرائیل کردووە، بە جۆرێک لە جۆرەکان بووەتە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل. بۆیە پێویستە جوڵە بکەن، پێویستە بجوڵێن بە دڵنیاییەوە ئەمە جەنگەوە. کاتێک تۆ لە جەنگدایت تۆ تاوان ئەنجام دەدەیت، کۆمەڵکوژی ئەنجام دەدەیت، ئەمە شتێکە دژی یاسا نێودەوڵەتیەکانە. لەگەڵ ئەوەشدا هیچ جۆرە جەنگێکی پاک نییەوە، ئەمەش هۆکاری بەرگریکردنی ئیسرائیل لە خۆی. بەڵێ ئاگری ئەم شەڕە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گرێتەوە زۆر باسدەواکرێت. وڵاتانی نێودەوڵەتی بەتایبەت وڵاتانی ئەوروپا زۆر ئەڵێن ئەگەر بەستێک نێتە ئاراوە ئەم شەڕە زۆر گەورەترە بێت و زەرمەندی یەکەم خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ 10 ساڵ و زیاتریشە ئێمە لە جەنگێکی سارداین، لە شەڕێکی سارداین لە نێوان ڕۆژئاوا ئەمریکا ئەوروپا. و من قسە لەبارەی ئەوە دەکەم لە بەرامبەریشدا ڕووسیا و چین و ئێرانە هەن. بۆیە جەنگی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان، نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا تەنیا شەڕێکی ناوچەیی نیە، ئەمە شەڕێکی جیهانیە وەک کاتی شەڕی سات، چونکە بێگومان ڕۆژئاوا چینیەکان ڕژێمی ئێران ئەوان ئەم شەڕە ناکەن، ڕاستەوخۆ لە شەڕەکەدا نین. لەگەڵ ئەمەشدا دەکرێت ئەم شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا فراوان ببێت و ئەمە پشت دەبەستێت بە کاردانەوەی ئێران. ئەگەر ئێران موشک بنێرێتە ئیسرائیل وەک ئەوەی لە مانگی 4 ڕوویدا، یاخود هێرش بکاتە سەربنکەکانی ئەمریکا لە عێراق یاخود لە سووریا، بێگومان ڕەنگە گریژبوونی ئاڵۆزیەکان هەبێت. بڕۆمانە کەس نایەوێت شەڕ هەبێت، بڕۆمانە ئێرانی شەڕی بێتن، چونکە کاری لە پێشینە بۆ ئێران ئەوەیە کە بتوانێت بۆمبی ئەتۆمی بەرهەم بهێنێت بۆ ئەوی بتوانێت وەک رووسیا بێ و بەرگری لە خۆی بکات لەگەڵ ئەم چەکە ئەتۆمیانە. بۆیە ئەوان نایەنەوێت هیچ هێرشێک لە ئیسرائیلەوە بکرێتە سەریان و توانای بەرهەمێنانی چەکی ئەتۆمیان لە ناو بات. هیوادارم شەڕەکە فراوانتر نەبێت، ئیسرائیل و لوبنان سەلامەت بن، بەڵام کەس ناتوانێت پێشبینیەوە بکات کە لە هەفتەکانی داهاتوو چی ڕوو دەدات. گروپەکانی بەرەگری مقاومە لە عێراقەوە هەڕەشەی زۆر لە ئیسرائیلەکەن و هەندێکیان دەڵێن ئامادەین بچینە سوورەکان و شەڕ ڕابگەێنین لەگەڵ ئیسرائیل. ئەم گروپانە بچنە سوورەکان و لێەوە شەڕکەن عێراق
هەر لەم جەنگە تێوەگلێ یان تەنها لە کاتێکا تێوەگلێ کە هێرشەکان لە خاکی عێراقەوە بکرێن. میلیشە شیعەکان لە عێراق ئەوان بەشدارن لەم شەڕەدا لە دژی ئیسرائیل. ئێمە بینیمانە چەندین موشک لە عێراقەوە ئاراستەی ئیسرائیل کراون وش میلیشە شیعەکانی عێراق بەشێکیان لە سووریان و هەندێکیشیان لە لوبنانن. ئەوان لە جەنگدان بەڵام ئەمە دەوڵەتی عێراق نییە بەڵکو ئەمە میلیشە شیعیەکانن و لایەنەکانی دیکەن. مڕوام وایە کە ئیسرائیل دەکرێت ڕەنگە هێرش بکاتە سەر حیزبوڵڵا یاخود ئەو گروپانی کە لەم شەڕەدا تێوەگلاون لەم جەنگەدا تێوەگلاون، بەڵام بڕوام وانە دەوڵەتی عێراق کە بیەوێت لە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیلدا بێتن و لەگەڵ ئەمریکاش بە هامان شێوە. بڕوام وایە ئەمە تەنیا لە ئاستی ئەم گروپە شیعانە دەمێنێتەوە. بەڕێز فابریس بڵانش ئاکادیمیستی فەڕەنسی و پرۆفیسۆر لە زانکۆی لیۆن لە لیۆنی فەڕەنساوە لەگەڵماندا. سپاس بۆ کاتێ بێمەتاندا.